خانەکانی تورکیا پامنێرمان ئازاد ئۆمەراوی لە ناو بەشێک لە خێزانە ئاوارەکان لەگەڵمانە. ئازاد سڵاو لێبێ بزانین دۆخی ئاوارەکان چۆنە؟ بەڵێ کاک بەختیار سڵاو لە تۆ و لە بینەرانی بەڕێز بێتن. دیارە وەک لە گەشتەکانی تریش ئاماژەمان پێدا دیارە لە شەوی ڕابردووەوە بەهۆی ئەو تۆبارانەی کەوا وڵاتی تورکیا لەم ناوچانە دەستی پێکرد لە گوندەکانی ناحیەی سیدەکان نزیکەی دەگوند لەو ناوچەیە چۆڵکران. دیارە لە دوێ نێوارە کاژمێر 6 تۆباران بە چڕی دەست پێکرد تاکو کاژمێرنەوەی شەو. دوای کاژمێرنەوەی شەو فڕۆکە جەنگیەکانی تورکیا بردومانیان دەست پێکردووە و دواتر لە کاژمێر 12 شەوی ڕابردووە بە هەلیکۆپتەر وڵاتی تورکیا هێزی سەربازی لە چیایدێلکەوە ئەو چیای لە پشتێمەوە دیارە هێزی سەربازی لەو ناوچەیە دابەزاندووە و دەوروبەری ئەم گوندانەش بە چڕی تۆباران و بردومان کراوە لەلایەن سوپای تورکیاوە. بەو هۆیەوە نزیکەی 130 خانەوادە لەم گوندانە لە نزیکەی ئەم دانا ئاوارە بوون و بەشێکیان لەو ئاوارانە ڕویان کردوتە ناحیەی سیدەکان چوونەتە لای خزم و کەسوکاریان لەوێ. ئێستا من لە ناو خێزانێکم لە دەوروبەری ئەو گوندانێکەوە ئاوارە بوونە هاتوونەتە ئێرانە دیارە ژن و منداڵیان لەگەڵەوە ئاوارە بوونەتە ئێرانە. من ئەسمە لای ئەوان لەگەڵ ئەوان قسەی زیاتر ئەەکەم باس لە معاناتی ئەوان بکەن کەوا بردومانەکە چ کاتێک بووە ئەوان بۆ ئاوارە بوونەتە ئێرانە. بەڵێ سڵاوت لێبێتن ئەگەر باس لە بردومانەکەی شەوی ڕابردوو بوو بردومانەکە چۆن بوو و زەرەر و زیانی چی بوو؟ بەڵێ کاکۆ بخێر بن سەرچاوە وڵاوی دوونێ ئێوارێ هۆتۆ باران و ئاگر بارانێک بوو تەیارە بوو تۆ بوو سوزان و ئاگرە باری هەتا ئێلعانشن هەنەوێرین لە بە مندارا بچینەوە بخۆ مەزبوورین لە بە ماڕ و حارێ خۆ بچین و بەس مندارت نەوێرن نایەنەوە. چ زەرەر و زیانتان پێگەیشت؟ تۆ بارانەکان ناو گوندەکانیەوەشیان گربەوە؟ وەڵا بەرێ لە دەوروبەری گوند هەم گربووە رێوڵە زەشتا ماڕ حاڵی خۆین هەنە دیتێ کات چ بوویە تەواوی نەدیتە دەخۆمە ڕوومارە کات لێ هاتێ مەهمێ لە چوار چۆڵە تا چەندە ترس و دڵە ڕاوچێ لای مناڵەکانتان دروست بوو لە کاتی زۆر هەوەختی تیارە تێبیتە شین و گریانێک الان لە بە مندارنەکمە مەجبورینە بە ماڕ و حارێ خۆ بچین و بەس بە مندارە نتوانین هەدەما تیارە هاتە بیتە دنیا خراپبوونا مندارە گریانەی. بەس دیارە مناڵی ساواشیان لەگەڵە لە ئێستادا حاڵی مناڵەکانتان چۆنە ئێستا کە ئاوارە بوون؟ چوو عەزین نییە لە منداڵە. حکوومەت تا چەندە بەهاناتانەوە هاتووە؟ لە حکوومەتی چ بۆمانە کردی هەتا ئێستا؟ داواکاریتان چییە؟ داواکارینە حکوومەت لمە بپرسیتن بچین و سا گوند و ماڵ و حاڵی خۆ. بەڵێ زۆر سپاس. مەلای هاوڵاتیەکی تر لە لامە ئەویش بزانم زیاتر بۆمان باس لە بردومانەکەی شەوی ڕابردوو بکاتن. بە خێراتی کەناڵەکەتان دەکەم بەخێر من سەرچاوان. بردومانەکە چۆن بوو؟ زەرەر و زیانتان چی بوو؟ بە خۆران بردومانەکەەوە تیارەی تورکی بە تەوبان و بە تیارەی شەوی دیکە لە ساعات 6 مەغرەبێ ڕادەستی پێکردووە هەتا هەوڕ ساعات 12 نیوڕانێ. تا چەندە هێزەکانی پاکەکە لە ناو گوندەکانی ئێوەدان کەوا تورکیا دەوروبەری گوندەکانی ئێوە بردومانەکە؟ بەخوای هێزەکەکانی پاکەکە هیچ لە ناو گوندان نینە بێ لە ناو گوندەکان بن لە چیا و چۆلەکان هەیە بەس لە ناو گوندا هیچ نییە بنکان لە ناو گوندان نییە. لە ئێستادا گوندەکانی ئێوە هیچ هاوڵاتی تیادا ماون؟ بەخوای هاوڵاتی ئەگە چۆ بنەوەی نەخونات شەویدی هیچ تێنەما بوون. حاڵ و گوزەرانتان چۆنە ئێستا کە ئاوارە بوونە؟ حکوومەت هیچ هاوڕی لێداونەتەوە؟ هار وەڵا ناوەڵا هیچ هاوڕمان لێ نەدرایەوە لە بەلای حکوومەت وەڕە. زەرەر و زیانەکانتان چین کە پێتان گەیشتون؟ بە قورئانجا زەرەر و زیان لەخوای بەزیاد بهێشتا هەندمان پێ نەگەیشتیا لە ناو گوندەکانی پەخۆنەدا بەس دەوروبەری گوندەکانی هەموو تۆپ بۆڕان کردیە بە تیارە و بە تۆپان و لە ئێستا وەرزی کشت و کاڵەوە هەروەها خەڵکی ئەو گوندانە بە بەخێوکردنی مەڕ و ماڵاتەوە سەرقاڵن. ئایا ئەوە نەبووتە هۆی ئەوەی کەوا خەڵکی ئەو گوندانە نەتوانێت کشت و کاڵ بکاوە مەڕ و ماڵاتیان بەخێو بکەن؟ بەرێ وەڵاوە چستانەکانیان تازەکە چستانەکەمان لە دەست چوون ئەیە دەبی ئیلا ئەو مەڕ و ماڵاتەیەگە بفرۆشی نەخۆ هیچ عیلاجی نییە. بەڵێ زۆر سپاس. کاک بەختیار دیارە باسی ئەوم بکەی بەرپرسانی ئەو ناوچەیە بەرپرسانی ناحیەسی دەکەن بەرپرسانی حکوومەتی دەڵێن دەربارەی و تۆبارانە لە کاتێکدا تۆ ئەم گەشتە و گەشتەکانی ڕابردووشکەیە مەقسە لەگەڵ دەکەین لە هاوڵاتیان دەپرسی ئەو هاوڵاتیانەی لە گوندەکان ئاوارە بوون
جەخ لەسەرەوە دەکەنەوە پێداگیری لەسەرەوە دەکەن کە هیچ چەکدارێکی پارتی کرێکارانی کوردستان پەکەکە لەو ناوچە بوونی نیە ئەی بە چ دەلالەتێک بە چه هۆکارێک ئەو گوندانەی کە خەڵکەکەی بە سەلیمی و بە ئارامی ئیشی خۆیان دەکەن لەسەر ماڵی حاڵی خۆیانن تۆباران دەکرێن لە حاڵی نەبووم دەمەوێت ئەوەم پێ بڵێ قسەی حکوومەت چیە قسەی بەرپرسان چیە قسەی وەزارەتی پێشمەرگە چیە لە کاتێکدا خەڵکی ئەو ناوچەیە هەمویان باز لەوە دەکەن کە هیچ چەکدارێکی پەکەکە لە گوندەکانیان لە دەوروبەریان نییە ئەی بۆچی ئەو بردومانە لە دەوروبەری ئەوان لە گوندەکانی ئەوان لە مەزراکانی ئەوان دەکرێت پێش ئێستاش لەگەڵ بەڕێوەبەری ناحیەی سیدەکان قسەمان کرد و ئاماژەی بەوە داکەوا و سەر و خۆیان لەو بەردومان و تۆبارانانە ئاگادار کردوتەوە بەڵام تاوەکو ئێستا وڵاتی تورکیا هەر بەردەوامە لە تۆبارانکردنی دەوروبەری گوندەکانی ناحیەی سیدەکان کەوا بەهۆی بەردومانیشەوە نزیکەی دەگوند لەو ناوچەیە لە شەوی ڕابردووەوە چۆڵ کراون ترسود لە ڕاوچەی زۆر لای هاوڵاتیان دروست بە بەهۆی بەردومانەکانەوە ئەوە کە ئاماژەشم پێدا دوو هاوڵاتیش بریندار بوون و جامی خانوەکانیان هەموو شکاوە بەهۆی زەبری هێزی تۆبارانەکانی ئەو دەبەرە دیارە ئەو تۆبارانەی کەوا ئاکرێت حرەس پاسەوانانی سنووریش چەند کیلۆمەترێکی کەم لەو ناوچەیە دوورن بەڵام وەک ئاماژەم پێدایمە لەگەڵ بەڕێوەبەری ناحیەش قسەمان کرد و تەنها ئاماژەی بۆدا کەوان سەری خۆیان لە ئەو بەردومانە سپاس بۆ پەیامنێرمان ئازاد ئۆمەراوەی گەرچی بەشێک لە مامۆستایانی ناڕازی